سروشتی کوردستان یەکێک لە جوانترین و لەبارترین سروشتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیا و لەباری کەش و هەوا و خاک و کشت و کاڵ و ژیانی کێوی. لووتکەی چیابەرزەکان و تێکەڵبوونیان بە هەورەکان یەکێک لە دیمەنە ناوازەکانی ئەم ناوچەیەن. پێدەشتی بەرین و دەریاچە و ڕووبارەکان جگە لە جوانیەکەیان کەشێکی لەباریان دروست کردووە بۆ ژیانی ئاژەڵانی کێوی و باڵندە. لە نێو ئەم هەموو جوانیەدا ناوچەی قەرەداغ ناوچەیەکی تەواو جیاواز و سەرنجڕاکێشە. بەهۆی سەختی چیاکان و ژمارەیەکی زۆر لە قۆپی و چڕی دارستانەکان و لە نێو 4 وەرزی ساڵدا هاوینێکی گەرم و زستانێکی سەخت و بەفراوی هێندەی تر قەرەداغیان جیاواز و تایبەت کردووە بۆ ژیانی ئاژەڵ و باڵندە. کۆڕش ئارارەت ساڵانێکە کار لەسەر سروشت و ژیانی کێوی کوردستان و قەرەداغ دەکات. سەرەتا ئیشەکانی من دەگەڕێتەوە بۆ ساڵی 2007 لەگەڵ ڕێکخراوی سروشتی عێراق خەسان بە ڕووپێکردنی ناوچەکانی عێراق. کوردستان یەکێک بوو لەو ناوچانی کە هەڵسان بە ڕووپێویکردنی و تا نزیکەی کۆتایی ساڵی 2010 بەردەوام بووین. لەو ڕووپێویکردنەدا بۆمان دەرکە و کۆمەڵێک ناوچە هەن لە کوردستاندا کە گرنگی تایبەتی خۆیان هەیە بۆ باڵندە ئاژەڵی کێوی و بە شێوەیەکی گشتیش بۆ هەمە چەشنەی بایۆلۆجی. یەکی لەو ناوچانەش ناوچەی قەرەداغ بوو. ئەوە بۆ ئێمە لەگەڵ ڕێکخراوی فاوندیشنی ڕۆژی کوردستانە و بە هەمامەنگی لەگەڵ زانکۆکانی کوردستان و بە تایبەتی زانکۆی مەریشی هەسان بە لێکۆڵینەوە لەسەر ڕۆک و ئەو باڵندەکیوانی لەم ناوچەیەدا هەن. هەڵبژاردننی قەرەداغ بۆ لێکۆڵینەوە و ڕووپێویکردن لە نێو ناوچەکانی تری کوردستاندا هۆکاری تایبەتی هەبووە بۆ کۆڕش و هاوکارەکانی. دوای تێگەشتن لەوەی کە لە ڕووی پێوەرە ئەکادیمیەکانەوە لە ئاست ناوچە ناسراوەکانی تری جیهاندایە، قەرەداغ بووە ناوچەی دەستنیشان کراو بۆ ئەم مەبەستە. بێگومان هەڵکەوتە جوگرافی و سیستەمی ژینگەی قەرەداغ وای کردووە کە سیستمێکی ژینگەی وای هەیە کە پێکاتوە لە ناوچەیەکی شاخایی و دۆڵ و دەشت و ئاو و بە تایبەتی ئەو ناوچە دارستانی بەڕووی کە لەم ناوچە هەیە کە لەسەر ئاسی گیانی مەترسی لە ناوچوونی لەسرە وای کردو قەرەداغ زۆر گرنگ بێ بۆ باڵندە کێویەکان. بەدەر لەوەش سێرەکەی شوێنی بەریەکەوتنی گەرمیان و کوێستانە. لەگەڵەوەش سەیری شوێنی قەرەداغکەین چ لە ڕووی ڕووبەرەوە یان بەریەکەوتنی لەگەڵ ئەو ناوچانی کە گەرمیان و کوێستان نزیکەی زیاد لە 300 کیلۆمەتر دووجا زیاترە. ئەمە وای کردووە کە پێگەیەکی زۆر باش بێ بۆ باڵندە و ئاژەڵی کێوی. وای کردووە کە چەندەها جۆری باڵندە تایبەت هەیە کە پێویستیان بەم جۆرە ژینگە تایبەتە هەیە. باڵندە گۆشتخۆرەکان بە شێوەیەکی گشتی نزیکەی 20 جۆرن. لەوانە 2 جۆر واشە، 2 جۆر هەڵۆ، 7 جۆر باز، 2 جۆر باشوو، 2 جۆر چۆلەکە خۆر و چەند جۆرێکی تر کە سییانیان مەترسی لە ناوچوونیان لەسرە. لەوانە شاباز، بازی دەشت، بازی گەورەی خاڵاوی کە هەرسیە جۆرەکە تەنها لە زستاندا ڕوودەکەنە قەرەداغ و لە ئاسیای ناوەڕاستەوە هەزاران کیلۆمەتر دەفڕن تا دەگەنە ئێرە. هەندێکیشیان نیشتەجێن و هەموو وەرزەکان لەم ناوچەیە دەبینرێن. خێرایی فڕین و قەبارەیان لە جۆرێکەوە بۆ جۆرێکی تر جیاوازە. ڕیچارد پۆرتەر، پسپۆر لە بواری باڵندە، ڕاوێژکاری ڕێکخراوی نێودەوڵەتی پاراستنی باڵندەیە لە جیهاندا. نووسەری کتێبی ڕێبەری باڵندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە یەکێکە لە کتێبە دیار و گرنگەکان لە جیهاندا. نزیکەی 53 ساڵە کاری توێژینەوە و ڕووپێویکردن لەسەر باڵندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. چەند جارێک سەردانی مەیدانی بۆ کوردستان و قەرەداغ کردووە. I've visited Kurdistan many times over the last 10 or so years. چەند جارێک سەردانی کوردستانم کردووە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا. هەروەها سەردانی وڵاتانی دەوروبەریشم کردووە. بۆ نمونە تورکیا. بۆیە لە باڵندە و ئاژەڵی کێوی ناوچەکە تێگەیشتوم. زۆری جۆر و ژمارەیان لە ناوچەکەدا باشترینە.
هەشتا و ناوچە لە عێراقدا هەیە کە لە ڕووی هەمە چەشنی بایۆلۆجیە و تایبەتمەندن. چل ناوچەیان دەکەوێتە کوردستانەوە کە دەکاتە نیوەی ئەو ناوچانە. بۆ من ئاسان نییە کە دوو ناوچە لە نێو هەمویاندا هەڵبژێرم، بەڵام بە بۆچوونی من قەرەداخ و پیرەمەگرون لە باشترینەکانن. لەگەڵ ئەوەشدا زۆربەی ناوچەکانی کوردستان سروشتەکەی خۆی لەدەست نەداوە. بەڕاستی وەک بەهەشت وایە بۆ ئاژەڵە کێویەکان. is unspoilt and really a wonderful haven for wildlife. توێژنەوە لە کۆڵینەوە ڕۆپێویکردنی ئەم ناوچەیە نزیکەی 3 ساڵ زیاتری خایەن و بەرهەمی ئەو لە کۆڵینەوە ڕۆپێویکردنی ئەمە کتێبێک بوو کە لەو کتێبەدا توانیمان جۆری ئەو باڵندە کێویانەی کە لەم ناوچەیە هەیە چ بە زمانی ئینگلیزی بێ یان بە زمانی کوردی بێ بینوسینەوە دەستنیشانی کەین کە باڵندانە لە چ ژینگەیە کاژین ئەو وەرزانی کە تیا دەبینرێت و چۆنن شێوازی بینینیان چۆنە بێجگەلەوە باڵندانەشی کە لە ڕووی پاراستنەوە کە پێویستە خەڵک ئاشنایەتە بێ بیان ناسێتەوە بیان پارێزێ لەگەڵەوەش ئەگەر سەیری ئەو جۆرە باڵندانەکەین لە ڕووی ژمارەیانەوە لە قەرەداخەوە کەوکو پێوەرێک بەکارێنرێن بۆی بزانێ و ناوچەیە لە ڕووی ژینگەییەوە گونجاوە یاندا کۆمەڵک سیسارکەیە یان داڵ هەن لەم ناوچیان ژمارەیان زۆرە بە پێ و زانیارانەی کە هەیە یان توێژینانەی کە هەیە هەرچەنە ژمارە ئەو داڵ و سیسارکانە زۆر بن لە ناوچەیەکە بە پێەوەی کە لە هەڕەمی خۆراکیە لەسەرەوەن و گەدایان زۆر هەستیارە بۆ گۆڕانکاری لە سیستەمی ژینگەیە ئەماوەی کردو قەرەداغ چۆنڵی سیستمێکی زۆر لەبار بێ بۆ باڵندە کێویەکان بە تایبەتی بۆ هەنێ باڵندە کە مەترسی لە ناوچوونی لەسەر ئاسی گیانی بۆ نمونە چیسارکی مسری سەیەکەی ژمارەیەکی بەرچاو نزیکەی 10 بۆ 15 جووت لەم ناوچەیە دەبینرێت لە وەرزی هاوینە یان بەهارە کە بۆ هێلانە دروستکردن ڕۆکە ئەم ناوچانە ئەمەوای کردووە قەرەداغ ناوچەیەکی زۆر گرنگ بێک لەسەر تاسەری جیهانە. پێم وایە گرنگترین باڵندە سیسارکی میسریە چونکە لە جیهاندا مەترسی لە ناوچوونی لەسرە بەڵام لە کوردستان هەر شوێنە گەڕابم لە کاتی ڕووپێوکردنا هێلانیان باڵندێن بینیوە کە ئەمە شتێکی دڵخۆشکەرە. سیسارکی میسری باڵندەیەکی کۆچەری و بچووکترین جۆری سیسارکە لە سەرتاسەری جیهاندا مەترسی لە ناوچوونی لەسرە لە مانگی ئازاردا ڕوو لەم ناوچەیە دەکات و لە شاخە بەرز و سەختەکاندا هێلانە دروست دەکات لە وەرزی زۆربووندا 2 هێلکە دادنێت و تا نزیک مانگی ئەیلول دەمێنێتەوە پاشان هەزاران کیلۆمەتر دەبڕێت بەرەو ناوچە گەرمەکان بە تایبەت ناوەڕاستی ئەفریقا. ژمارە ئەو باڵندانی تر کە لەم ناوچەیە بینە بە بەراورد لە زۆر ناوچەی تر لەم ناوچەیە باشترە بۆ پێویستەیەکەی وەکو ژینگەیەکی جیاوازی هەیە هەمە چەشنەی هەیە دارستانە شاخە لە ڕووی بەرزیەوە نزیکەی لە 600 مەترۆ دەست پێەکە تا نزیکەی 2000 مەتر ئەوکو تیشم نزیکەی 300 کیلۆمەتر دووجێ ئەمە وای دۆ قەرەداغ بە پێ و توێژینانەی ئێمە بڵاومان کردێتەوە وەکو ناوچەیەکی گرنگ بۆ باڵندەیە کێوی بناسێنرێت لەسەر تاسەری جیهانە. کەنەسمە باڵندەیەکی کۆچەریە و لە ناوەڕاستی مانگی نیساندا لە کیشوەری ئەفریقاوە ڕوو دەکاتە ئەم ناوچەیە بۆ دروستکردنی هێلانە و دانانی هێلکە تا ناوەڕاستی مانگی ئاب دەمێنێتەوە 4 تا 7 هێلکە دادنێ و نێرە و مێی کەنەسمە یارمەتی یەکتر دەدەن بۆ بەخێوکردن و گەورەکردنی بەچکەکانیان پاشان دەگەڕێنەوە خواری کشوەری ئەفریقا. خواردنی سەرەکی کەنەسمە هەنگ و مێش و مێرووە. ڕاستم ئیشە هەوڵ و ماندووبوون و کۆشتێکی زۆریوێت بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ ڕۆژێکە لە هەرە ڕۆژە خۆشەکان بۆ ئێمە چکە بۆ پێی دۆزینەوەیەکمان دەستکەوتووە کە لەسەر ئاستی جیهانی زۆر گرنگە ئەویش دۆزینەوەی هێلانەیەکە لە جۆرەکانی لەقلق بۆ پێی لە کوردستانە 2 جۆر لەقلقمان هەیە لەقلقی سپی کە هەموومان نەزانین لێرە هێلانەکە بەڵام لەقلقی ڕەش تا ئێستا تۆمار نەکراوە لە کوردستان هێلانە بکە
نزیکترین شوێن تا ئێستا دۆزرا بێتەوە کە هێلانە بکات لێرە باکووری ئێران و باکووری تورکیا بەڵام سێرەکەی خۆشبەختانە ئێمە ئەومان دۆزیەوە لە هەر شوێنێکی عالەم بێت ڕۆژنامەکان دەستگاکانی ڕاگەیاندن لەسەر ێنووسن بەڵام ئێمە شەمانەیە هەرچۆنە بێ بە دنیای دەرەوە بگەێنن لە ڕێی نووسینی راپۆرتی زانستی و دەستگاکانی ڕاگەیاندنەوە. ئیمێڵێکم لە کۆرشۆ پێگەیشت کە هێلانەی لەقلەقی ڕەشی دۆزیۆتەوە کە ئەمە یەکەم جارە لە عێراق تۆمار بکرێت. پێم وایە هێلانەکە بێچوشی تایە. لەوانەشە ئەمەی لە ڕووی جوغرافیاوە خواردترین هێلانە بێت کە تا ئێستا تۆمار کرابێت بەڵام ئەبێت بە دوایدا بگەڕین. لەگەڵ لەقلەقی سپی جیاوازن. ئەمان بە کۆمەڵ ناژین و هەمیشە بە تاک یان نێرە و مێیە پێکەوە دەبینرێن. 2 بۆ 5 هێلکە دادەنێت و ماوەی 32 تا 38 ڕۆژی پێویستە بۆ هەڵهاتنیان. سەرەتای هاتنە دەرەوەی بێچۆکان لە هێلکە ڕەنگیان خۆڵەمێشیە. بە تێپەڕبوونی کات و گەورەبوونیان ڕەنگیان دەگۆڕێت بۆ ڕەش و سپی. قوڵتە باڵندەیەکی نیشتەجێیە. لە کوردستان 3 جۆری هەیە: قوڵتەی گەورە، بچووک، جەنگەڵی. قوڵتەی جەنگەڵی تەنها لە نێو دارستانەکاندا دەژی و خۆراکی هەمە چەشنەیە وەک مێرووەکان و بەری ڕۆکەکان. بەڵام قوڵتەی گەورە و بچووک لە نێو بەردەڵانی چیاکاندا دەژین و هێلانەی قوچەکی بە قوڕ دروست دەکەن. دەنگێکی ناوازە و ئاوازێکی چێژبەخش تێکەڵ بە سروشتی ناوچەکە دەکەن. کوردستان بە گشتی و زنجیرە چیاکانی زاگرۆس و قەرەداخ بە تایبەتی بە تاکە شوێن دادەنرێت لە سەرتاسەری جیهاندا کە ئەم 2 جۆرەی قوڵتە پێکەوە تێیدا دەژین. وێنەگرتن شتێکی ئاسان نییە. زۆر باڵندە هەیە بە درێژای ئێمە 12 ساڵە لەم ناوچەیە ئیشەکەین تەنها یەک جار بینیمانە. بۆیە تا وێنەیەکمان دەستکەوتۆلانەیە لە بانوێ تاکو و ئێوارە دانیشتین بە دیارەوە. سەر جۆرە باڵندەی گەیە بە ئینگلیزی پێڵن گۆڵد کرێز یان بە ناوکوودەکەی پێڵن تاژزەڕین بە درێژایی ئەم 11 ساڵی پێشوو تەنها یەک جار بینیمانە دوای ئەوە نەمان بینێتەوە چونکە باڵندەش هەنێکیان هەیە هەڵسوکەوتی وایە لاانێ لە مای چەند ساڵێکی زۆرە یەک جار ڕوەکاتەوە ناوچێ باڵندەکان هەڵسوکەوتیان جیاوازە بۆیە دەبێت چۆنەڵی سەبرێکی باشی هەبێ بۆ ئەوەی وێنەیەکی گونجای ئەو باڵندەیە و بگریت بە دەر لەوێ گەر بتێ ڤیدیۆی باڵندە بگرێەوە کارێکی زۆر ئاستەمە قورسە پێویستی بۆیە کاتێکی زۆرتر سەبرێکی زیاترێ هەبێ ئێمە توانیمانە لە ڕێی وێنەگرتنەوە هەڵبین ئەو وێنێ ئەو باڵندەکیوانی کە لەم ناوچەیە دەستمان بکە بەڵام لە داهاتوە ئیشی زیاترەکەین ئێمەمانێت نزیکبوونەوەی بینی سروشت و خەڵک زیاد بکەین. ئەگەر ئەو ژینگەیە و ئەو شوێنە جوانانە لە دەست بدەیت نەک تەنها کاریگەری دەکاتە سەر تەندروستی خەڵک بەڵکو کاریگەری دەبێت لەسەر ئاژەڵە کێویەکانیش. باشترین دەرفەتان هەیە بۆ گەشت و گوزار ئەگەر تەنیا لەبەر ئەوەش بێت بیپارێزن. بۆ ئەوەی زانیاری ورترمان دەست بکەوێت پێویستە لە کاتە جیاوازەکانە بە دوای باڵندەکانە بگەڕێت بۆیە چەندین جار لە قۆپی و چیاکانی ئەم ناوچەیە وا پێویستی کردووە تاوەکو بەیانی بمێنینەوە بە تایبەتی بۆ باڵندانی کە سروشتیان وایە زیاتر بەشەو دەبینرێت.
بازی ئاڵتوونی ئەم جۆرە باڵندەیە یەکێکە لە بەربڵاوترین و بەهێزترین جۆرەکانی باس. بەو پێی توانای ڕاوکردنی گیاندارانی لە خۆی گەورەتری هەیە وەک گورگ و ڕێوی و بزنی کێوی. درێژی باڵەکانی دەگاتە نزیکەی 2 مەتر و نیو. باڵندێکی نیشتەجێیە و هێلانە لە شوێنی سەختی شاخە بەرزەکاندا دەکات و 1 تا 3 هێلکە دادەنێت. خێرایی فڕینی هەندێک جار دەگاتە 320 کیلۆمەتر لە 1 کاژێردا. لە نێو کللتوری گەلاندا گرنگی تایبەتی خۆی هەیە. بەدەر لە ئەنجامدانی پرۆژەی بەدادگەڕان و تۆمارکردنی باڵندە و ئاژەڵێکی ڕۆکی ئەم ناوچەیە ئێمە هەڵساین بە ئەنجامدانی پرۆژەی دروستکردنی بەنداگەیش دوای بەداداچوونێکی زۆر چونکە بۆ ئەنجامدانی هەر پرۆژەیەکی ژینگەی پێویستە بۆ بزانیت پێکاتەی ئەو ناوچەیە چۆنە لە ڕووی ڕۆکەوە لە ڕووی باڵندەی کێویەوە لە ڕووی کۆمەڵێک ئاژەڵی کێوی کە لەو ناوچایە ئەوەی کەوای کرد ئێمە ئەو بەنداوە دروستکەی بە هەماهەنگی بوو لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی قەرەداغ لەگەڵ وەزارەتی ناوخۆ پۆلیسی دارستان و سروشتی عێراق و فاوندیشنی ڕۆکی کوردستان و کۆمپانیای ئۆرانۆس خۆشبەختانە توانیمان بەندایەک دروستکەین کە ببێتە هۆی گلدانەوەی ئاوی ئەو باراناوی کە لەم ناوچایە بەتایبەتی لە وەرزی بەهار و زستانە دەبارێت کامەش دەبێتە هۆی بژانەوەی ناوچەکە و زۆربوونی سەوزایی لەگەڵەوەشە کۆمەڵێک باڵندەی کێوی و ئاژەڵی کێوی سوود دەبینن لەم بەنداوە کەمەوەی کردووە بە پێ و دەرەنجامە سەرەتانی کە ئێمە دەستمان کەوتۆ کاریگەریەکی ئەرێنی زۆر باشی هەبوو لەسەر ناوچەکە و بەتایبەتی بۆ باڵندە و ئاژەڵی کێوی لەم ناوچەیە. یەکی لەو شانەی کە گرنگە بۆ ئەنجامدانی هەر کارێکی ژینگەی پێویستی بۆیە بە چاودێریکردن هەیە بزانێ ئەو پرۆژەی کە دروستی کردەوە سەرکەوتویان سەرکەوتونەوە خۆشبەختانە لەگەڵ بە هەمانگی لەگەڵ پۆلیسی دارستان لە وەرزی لافا چاودێریەکە ئەو بەنداوە هەرەسێنەیان نایەنە بەردەوام چاودێریمان کردەوە یەکێکی تر لەو دەرەنجامانێک لە ئەنجامی چاودێریکردنەوە ئێمە دەستمان کاتە تەنانەت لە وەرزی زۆر گەرمیشە لە هاوینە بەتایبەتی پار کە بارانی شەوتۆ نەباری بەڵام خۆشبەختانە ئەم حوزە هەرما بوو ئاوی ئەو تویتیان مابوو کە دەرەنجامێکی زۆر باشیە بۆ ئەو پرۆژەوە. چەکمە سوورە 2 قاچی پەمەیی درێژ و دەنوچێکی باریکی ڕەش دیارترین جیاکەرەوەی ئەم باڵندەیە. بە زۆری لە قەراقگۆم و گوێچەمەکاندا دەبینرێت. کۆچەریە و وەرزی زستان ڕوودەکاتە ئەم ناوچەیە. خواردنی سەرەکی زیندەوەرەوردەکانی نێو ئاو و قوڕبلیتەکانە. یەکێکی تر لەو باڵندانی کە زیرەکیەکەی جێی سەرنجە قژاوکەیە. بەپێی ئەو لێکۆڵینەوەی کە لەسەری ئەنجام دراوە توانای چارەسەرکردنی کێشەکانی لە ئاست مێشکی منداڵێکی 6 ساڵاندایە. باڵندەیەکی جێگیرە و ڕۆڵی گرنگی هەیە لە زۆربوونی دارستانەکانی بەڕوودا. بەو پێی دەنکی بەڕوو لە شوێنێکەوە دەگوازێتەوە بۆ شوێنێکی تر. ئەو داتانەی لەسەر باڵندانی کە لەم ناوچایە کۆمان کردێتەوە پۆلیانکردنیان جیاوازە باڵندەکان چ لە ڕووی شێوازی دەنوویانەوە بێ باڵیانەوە بە فڕێنیانەوە بە شێوازی ناخواردنیانەوە بێ 183 جۆر باڵندەیان هەیە ئەمانەمی پۆلیانکردنی خۆی هەیە بە شێوەیەکی سیستماتیک و زانستیانەیە ئێمە پێڕێژ کۆمەڵێک چۆنڵی ڕێنمایی و شێوازی زانستی ئەگرینە بەر بۆ دەستنیشانکردن پۆلیانکردنی ئەو باڵندانە زیاد لە نزیکەی 100 جۆریان کۆچەرین تیانە بە هاوینی ڕۆکە ئەم ناوچانە تیانە بە زستان ڕۆکە ئەم ناوچانە هەرێکە ژینگە و نشینگی تایبەتی خۆی هەیە. سەرمەزنی سەرسوور باڵندەیەکی کۆچەریە و لە مانگی نیساندا ڕوودەکاتە ناوچەکە و تا مانگی ئەیلول دەمێنێتەوە. هێلانە لەسەر دارودەوەنی ناوچەکە دروست دەکات و 3 بۆ 4 هێلکە دادەنێت. بە باڵندەی قەساب ناسراوە چونکە خواردنی سەرەکی مێروەکانە و کاتێک دایانگرێت بە دڕکی ڕووەکەکاندا هەڵیان دەواسێت.
باری باڵندەکان بە شێوەیەکی گشتی باش نییە بۆ پێی کۆمەڵێک هۆکار هەیە بۆتە هۆی کەمبوونەوەی باڵندەکان یەکێک لەوانە گۆڕانی کەشوهەوا ڕاوکردنە تێکچوونی ژینگەیە بە تایبەتی لە کوردستانە ڕاوکردن بە شێوەیەکی هەڕەمەکی بۆتە هۆی کەمبوونەوەی ژمارەیەکی زۆر باڵندەی کێوی بەداخەوە. بە دڵنیایەوە ڕاو لە هەر ناوچەیەک بکرێ زیان بە سروشتی ناوچەکە گەێنێ بەڵام خۆشبەختانە لەم ناوچەیە بە ڕێژەیەکی زۆر کەم زیانی گەیاندووە و کارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە بە بەردەوام مەفرەزە و پلانمان هەیە هەم پلانی هەمیشەیی و هەم پلانی کاتیمان هەیە بۆ چۆنێتی پاراستنی ئاژەڵە کێویەکان لەم سنوورەدا. ئێمە لە هەموو کاتێکدا لە ڕاو لە هەر شێوازێکی ڕاوکردن یان لە هەر کات و شوێنێکدا بەداتا چوونمانەیە پشت بەو مەزدەر و سەرچاوانە دەگرین کە هاوکارمانن یاخود جوڵەی مەفرەزەکانمان لە ناوچەکان کە زیاتر ئاژەڵی کێوی لە خۆ دەگرێت. پلانە کاتیەکانی ژەوانن کە بەڕاستی لە کاتی جوودبوونیانە یاخود لە کاتی کەم ئاویە لە وەرزەکانی کەم ئاویە کە ئاژەڵە کێویەکان لەو ناوچانە کۆ دەبنەوە کە ئاوی تایە بە مەبەستی ئاو خواردنەوە ئێمە لەو کاتا بەرنامان هەیە بۆ پاراستنیان. من لێرە بە فرسەتی دەزانم سوپاسی خەڵکی ناوچەکە بکەم کە هەمانجی هاوکاریی باش و پشتیوانێکی باشی پۆلیسی دارستانەکەن لە پاراستنی و مانەوەی سروشتی ناوچەکە. گۆرەویچنەی گەورە لە نێو کۆی پاسارەکاندا ئەم جۆرە گەورەترینیانە نیشتەجێە و لە 4 وەرزی ساڵدا دەبینرێت. لە نێوکونی داربەڕۆکاندا هێلانە دەکات بەگشتی 5 تا 11 هێلکە دادەنێت. خواردنی سەرەکی لەسەر مێرووە بەڵامەوەی جێی سەرنج و سەرسوڕمانە هەندێک جار گۆشتی ئەو شەمشەمە چۆرانە دەخوات کە چوونەتە سوڕی متبوونەوە. تەنانەت گۆشتی باڵندەکانی هاوچەشنی خۆشی دەخوات. زۆربەی کات لەگەڵ باڵندەی پاساری شینکە لە نێو دارستانەکاندا وەک دوو هەوڕێ دەبینرێن. پاساری شینکە باڵندەیەکی بچووکە نیشتەجێە و 4 وەرزی ساڵ دەبینرێت. لە نێو کونی دارەکان هێلانە دەکات و یەکێک لە جوڵە سەیر و جیاکەرەوەکانی خۆ هەڵواسینە بە لق و چڵی دارەکاندا. لە کاتی هێلانەکردن و هەڵهاتنی هێلکەکانیدا خواردنی سەرەکی مێرۆکانە بەڵام لە کاتەکانی تردا لەسەر دانەوێڵە و بەری ڕۆکەکان دەژی. بەبێ چاودێریکردنی باڵندەی ماسیگرە لەم ناوچەیە ئەومان بۆ دەرکەوتەوە کە پێچێت لێرە هێلانە بکات بەڵام هێشتا تەشید نین بۆ ئێمە دانیشین لەوانێ بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆی بزانین هێلاناکەن یاننا بەڵام بۆ ئەوەی کاریگەریمان نەبێت لەسەر هەڵس و کەوتیان بە شێوەیەکی سروشتی مامەڵەکەنەوە ئێمەش کاریگەریمان نەبێت بۆ پێی هێلاناکەن بۆ ئێمە هەڵەسین بەدانانیان خێمەیە لە ڕێم خێمەیەوە چاودێریانەکەین. ئەمەش بەشێکە لە دەستکەوتە تازەکان قەتەوە عملاکە لێرە هێلانەکە بەس خۆشبەختانە دۆزیمانەوە. دڵم خۆشە چکە بیرم تێرێک هێلاناکە یعنی ژیانێکی تازەیە باڵندەیەکی تازەیە تەم دنیاە لەبەرەوە دڵم زۆر خۆشە. قەلە ڕەش نەک هەر لە نێو باڵندەکاندا بەڵکو لە نێو کۆی ئاژەڵەکاندا لە ڕیزبەندی زیرەکترینەکانە. بە ئاستێک زیرەکیەکەی هاوتایە لەگەڵ زیرەکی دۆلفین و مەیمونی شامپازی. لەگەڵەوەشدا توانایەکی باشی هەیە بۆ لاساییکردنەوە. گەڕاهێنانی باشی پێ بکرێت لە تووتی زیرەکترە بۆ لەبەرکردنی وشە. توانایەکی باشی هەیە بۆ ناسینەوەی مرۆڤ. تا ئێستا
لە نێو خەڵک داوا باوە کە قەرە ڕەش تەمەنی زۆرە، بەڵام بە شێوەیەکی گشتی لە نێو سروشتدا 10 بۆ 15 ساڵ دەژی. Mr. Barzani, I'd like to send a message to him. من پەیامێکم هەیە بۆ بەڕێز بارزانی کە جەخت لەوە بکاتەوە گرنگی بدات بە سروشت. پاراستنی ژینگە خاڵێکی سەرەکی بێت لە ئەجێندای کارەکانیدا. حەز دەکەم لەگەڵی بڕۆم بۆ ئەو شوێنانە تا بزانێت چەند گرنگە. بۆ نمونە قەرەداغ، پیرەمەگرون، دێلێژە و هەزارمێرد. من دڵنیام باش تێدەگات کە پاراستنی ژینگە چەند گرنگە لە ئەجێندای سیاسی هەر وڵاتێکدا هەبێت. Is on the agenda, the political agenda of any country. گەڕان و ڕووپێویکردنی کۆڕش و هاوکارەکانی بەردەوامە. گەشببینن لەم بەردەوامبوونەدا شتی نوێ بدۆزنەوە. بەردۆزینەوەیەک هەمومان دڵخۆشەکات. با هەمومان ئاژەڵ و باڵندەکان بپارێزین. پاراستنی ئەوان پاراستنی ژینگەیە. ژینگەیەکی لەباریش واتە بەردەوامبوونی ژیانێکی تەندروست. ئەبێت هەمومان ئەوە بزانین ئەم هەسارەیە تەنیاهی ئێمەی مرۆڤ نییە. با هەمومان سروشت و گیاندارانمان خۆش بوێت.